ئەم کاتتان باش پەیتاش بێ بینین کە پڕوشکەکانی ئاگری شەڕی ئۆکرانیا لە ناوچەکەمان تا دێت زیاتر نزیک دەبنەوە لە ئێستاوە دوو بەشی کوردستان واتە کوردستانی عراق و کوردستانی سووریا هەست بە و نزیکبوونەوەی ئەو ئاگراکەن وە لە ئایندەدا چی ڕۆئەدا بەڕاستی تاوەکو ئێستا ناتوانین بیبینین بەڵام ئەوەی ئەتوانین بیبین و بینیمان نۆی مانجیمەی کە چاوەڕێ دەکرا ڤلادیمیر پوتین لە کاتی سپیچ گوتارەکەیدا بە بۆنەی سەرکەوتنی بڵێن سۆڤێت بەسەر نازیەکاندا لە جەنگی جیهانی دووەمدا دەربارەی ئۆکرانیا بڕیارێک بدا بەڵام تەماشامان کرد بڕیارێکی وای نەدا ینی ئەوەی چاوەڕێ ئەکرا ئەوە بوو کە پوتین یان ئەوە تا ئەڵێ من دەست بە هاڵمەتێکی سەفەربەری ئەەکەم شەڕ لەگەڵ چەند وڵاتێک ڕدەگەێنم یانیش ئەوە تا ئەڵێ ئەو ئامانجەی کە ئێمە پێی گەشتین تەواو بوو لە ئێستا بە دواوە کۆتایی پێدین بەڵام ئەمانەی هەموو نەگوتن گوتارەکەی پوتین گوتارێکی ناتەواو بە شێوەیەکی ناتەواو تێپەڕی هەستمان بەوە کرد و لە هەمان کاتدا بینیمان کە لە بواری سەربازیدا ئەگەر بەراوردی بکەین لەگە ساڵانی ڕابردوودا هێزی ئاسمانی رووسیا لەوێدا کەم بوو هەوا بەگشتی هێزی سەربازی بەڕاستی بەشداریەکی کەمی کرد لە مەراسیمی نۆی مەیدا و ئەمانە هەموو پێمان ئەڵێن کە ئەم شەڕە لە هەموو بوارەکانەوە درێژەی ئەبێ و هەردوو لایەن بڕیاریان داوە یانی ناتۆ وڵاتانی خۆرئاوا بە سەرۆکایەتی بریتانیا بڕیاریان داوە شەڕەکە درێژ بکەن ئەوان لەو باوەڕدانە لەگەڵ درێژکردنەوەی شەڕەکە ئەتوانن لە بواری ئابووریدا لە بواری سەربازیدا لە بواری سیاسی و دیپلۆماسیدا لە بواری سایکۆلۆژیدا ئەتوانن کێشە بۆ بەڕێوەبەرایەتی ئێستای رووسیا ساز بکەن و ئەو کێشیان بە تەسلیمبوونی رووسیا کۆتایی پێدەیان بە کودەتایەکی سەربازیان بە خۆپیشاندان و ڕاپەڕین هەتا دوایی و سەبارەت بە بەڕێوەبەرایەتی رووسیا و ڤلادیمیر پۆتینیشدا مرۆڤ وا هەستەکە ئەمانیش ئەویان بینیوە کە ڕۆژ ئاوا هەتا دوایی ناتوانێت بەو شێوەیە یەکگرتو بمێنێتەوە بە تایبەتیش لە بواری وزەدا لە بواری غاز و نەوت و سوتەمەنیدا ئەڵتەرناتیفێکی وایەن لە بەردەستدانیە و ئەگەر ئەمە نەبوو لە ئایندەدا کێشەی بێکاری و قەیرانی ئابووری و قەیرانی دارایی سەر هەڵادا بەشێک لەو وڵاتانەی کە ئێستا کە هاوپەیمانن لەگەڵ ناتۆ لە بەرەی ئۆکرانیادان کەواتە ئەمانە گۆڕانکاری بەسەر سیاستەکەیان دادێ یعنی پوتینیش ئەتوانین بڵێن بەو شێوەیە بیر دەکاتەوە دوێنێ بوو وابزانم دوا ئەتاک دوا هەڵمەتی بریتانیامان بینی کە بۆریس جۆنسۆن لە سەردانێکیدا بۆ فینلاند ئیتر ماوەیەکی درێژە فینلەندیەکان بەخۆشیان لەوە گەشتونە لەمە ئەترسن کە ئەوەی رووسیا بە ئۆکرانیا دەیکا ڕۆژێک بێ بە فینلاندیش بیکە و لەبەر ئەوەی ئەوان هەست بەوە دەکەن کە غەڵەتی هەری گەورە و یانیش ڕەنگ بێ بە ئەنقەس کرابێ لە غەڵەت زیاتر بەڕای من ئۆکرانیایان نەکردە ئەندامی ناتۆ و کەنیان کردە ئەندامی ناتۆ بەڵام وەکو وڵاتێکی ناتۆ هەڵسوکەوتیان لەگەڵ کرد بۆ ئەوە بوو کە پوتین و یانیش رووسیا بخەنە ناو شەڕەکە بڕیارێک چوایاندا بوو ئەگەر هاتوو ئەندامی ناتۆ بواە ئەوە پوتین ڕنگ بێ ئەوەی نەکردبایە و نەیدەکرد بەڕای من بەڵام کە ئەندام نەبوو لە هەمان کاتدااتوەکو ئەندامێکی ناتۆ هەڵسوکەوت لەگەڵ کرد چەکت بۆ نردوو سوپایەکەت پەروەردە کرد ئەوە خۆی لە خۆیدا ئەوە ئەتۆ مەدان لە بۆ پوتین چۆڵ دەکەی بۆەوەی شەڕەکە بکە فینلاند لە
ڕەوشێکی وادایە سوێدیش بەڵام بە پلەی یەکەم فینلەندا و هەردوو وڵات ئێستاکە گفتوگۆی ئەوە دەکەن بێنە ناو ناتۆ یان نا بەڵام هاتنە ناو ناتۆ یان نەهاتن وها ئاسان نییە لە بۆ هەندێ بریتانیا لە ئێستاوە بۆ ئەوەی ئەو هاوپەیمانە بێگرتووی بمێنێتەوە چونکە بمانەوێ نەمانەوێ فینلاند و سوێت لەناو هاوپەیمانەکەدان چەک و یارمەتی ئەێڕنەوە ئوکرانیا بۆ ئەوەی لەناو هاوپەیمانەکەدا بمێنەوە بەریتانیا ئەتوانین بڵێن گرێبەستێک پەیمانێکی لەگەڵ فینلەندا مۆر کرد گرێبەستەکە ناوەڕۆکەی بە کورتی ئەوەیە هەر هێرشێک بۆ سەر فینلەندا هێرشە بۆ سەر لەندن یعنی ئەگەر رووسیا هێرشێک بکاتە سەر فینلەندا ئەوە وەکو ئەوەیە کە هێرشی کردبێتە سەر لەندن هێرشش بۆ سەر لەندن هێرشە بۆ سەر ناتۆ و بە تایبەتیش هاوپەیمانانی ئەنگلۆساکسۆن کە چەند وڵاتێکن کەنەدا ئەمریکا بریتانیا نیوزیلاند و ئوسترالیانە ئیتر لەو چوارچێوەیدا تەماشا دەکەین درێژە بە شەڕەکە دەدرێت لە هەمان کاتدا رووسیا ئەگەرچی زۆر بە خاوی پێش دەکەوێت تاوەکو ئێستا شوێنێکی وەکو ماریۆپۆلیشی بە تەواوەتی 100% کۆنتترۆل نەکردووە و پێ ئەچێ دوای تەقانەوەی کەشتەکەی ئیتر ئۆدێسا کە ئیتر دواخاڵی ئۆکرانیایە و پەیوەندی ئۆکرانیا بە دەریای ڕەشەوە دەبەستێتەوە تا ڕادەیەک ئەمە زەحمەتتر بوو بێ و لە کیفی پایتەختیش ئەتوانین بڵێن ژیان ئاسایی بۆتەوە بەڵام سەرباری ئەوەش رووسیا جاروبار بە لە ڕێگای ڕۆکێتی دوور هاوێژدا ئیتر هەتاوەکو سەر سنووری پۆلۆنیاش ئەتوانێت بردومان بکە و ئەمە بەگشتی پەیامەکەیە کە ئەم شەڕە لە بۆ هەردوو لایەن درێژەی ئەبێ و هەردوو لایەن پێیان وایە لە کاتی درێژکردنەی شەڕەکەدا ئەتوانن سەرکەوتن بەدەست بێنن ئیتر لە کاتێکدا کە شەڕەکە لە ئاستی گشتیدا بەو شێوەیە واتە بریتانیا سەرۆکایەتی شەڕەکە دەکا و ئەمریکا بە تەنیا یارمەتی ئەدا بەڵام ئەوەی سەرۆکایەتی دەکا و شەڕەکە بەڕێوە دەبە بریتانیایە و بریتانیا تقریبا ئەتوانین بڵێن هەم ئەوروپا و هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئیتر باری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمریکا لە ئایندەدا لە ئەستۆگرێ و ئەمریکا زیاتر خۆی بە پاسیفیک و دەوروبەری چینەوە خەریک دەکا لەگەڵ هاوپەیمانانی لەوێدا هەوڵەدا ئیتر لە بواری سەربازی بە تایبەتی لە بواری دیپلۆماسیدا هەنگاو بنێ بۆ شەڕی ئایندە لە بەرامبەر چیندا ئیتر لە کاتێکدا کە بەو شێوێ تەماشا دەکەین کاریگەری ئەمە لە دوو سەحەدا ئەبین وەکو باسمان کرد لە عێراق رووسیا بە هیچ شێوەیەک ڕێگەنادا ئەلتەرناتیفێکی غاز و نەوت لە بۆ ئەوروپا بدۆزرێتەوە و هەتاوەکو بۆی بکرێ ئەم کارە ئاستەنگ دکا تورکیا بە پێچەوانە وەکو هێزێکی ناوچە ئیتر هەموو وڵاتان بێگومان حەز ئەکەن نەوتی خۆیان بفرۆشن ئەگەر هاتوو ئەو قەیرانە بەردەوام بوو ئێرانیش کە هاوپەیمانێکی رووسایە هەمان تەموحاتیە مصریشەیە بەڵام ئەوەی هەری زۆر پەلە دەکا ئەردۆغانە و ئەو بازاڕە نوێیە لە بۆ ئێستانیە چونکە لە ئێستادا خەتێک هێلێکی گواستنەوەی نەوتمان نییە تەنانەت ئەو هێلەی لە کوردستانی عراق و لە عراقیشدا هەیە توانین بڵێن کاریگەری ئێران و رووسیای بەسەروێ کەواتە لەوێشەوە نییە بەڵام هەموو هێزەکان دەیان هەوێ پەیامی خۆیان بدەن ویانش خۆیان بۆ ئایندە ئامادە ئەکەن بۆ ئەوەی ئەوان بتوانن ببنە ئەلتەرناتیف لە هەمان کاتدا لە ئەوروپادا پەلە ئەکرێ بۆ ئەوەی وزەی سەوز کە پشت بە سوتەمەنی نەوت و غاز نابەستێ لە ڕێگای ئەو وزەیە پێداویستەکانی خۆیان دابین بکەن و بە تایبەتیش ئەڵمانیا
لە کۆتایی ساڵی ئایندەدا دەگات بەو ئاستە وڵاتێکی وەکو فەڕەنساش وزەی نوکلەری بەهێزی هەیە ئەتوانێت ئەمە بکە، بەڵام وڵاتانی دیکە بەڕاستی بەگشتی کێشیان هەیە و لە هەموو ئاستەکاندا تەماشا دەکەین ئەوروپا هەتاوەکو ئێستاش جیاوازتر بیر دەکاتەوە، هەرچەندە ئەڵمانیا بودجەیەکی زۆر لە بواری سەربازیدا تەرخان دەکا، فڕۆکەی F-35 کڕی ویانش دەکرێ بەردەوام دەکرێ و چەک و تەقەمەنی بۆ ئۆکرانیا دەنێرێ، بەڵام ئەوە زیاتر پەیوەندی بۆ هەیە کە ئەڵمانیا وڵاتێکی لە چاو فەڕەنسا نزیکترە لە سنوورەکانی رووسیا و هەڕەشەکان زیاتر نزیکی ئەڵمانیان لەوەتەی نزیکی وڵاتێکی وەکو فەڕەنسا بن، بۆیە تەماشا دەکەین بەڕاستی لە نێوان بەرپرسیارانی پاریس و بەرلیندا سەبارەت بە شەڕی ئۆکرانیدا جیاوازیەک هەیە و لە دوایین لێدوانی ماکرۆندا دوای هەڵبژاردننی دوای سەرکەوتنی لە هەڵبژاردنەکاندا لە دوایین لێدوانیدا باسی لەوەگر هەر چۆنێک بدەبێ ئەم کێشەیە چارەسەر بکەین بەبێ ئەوەی چی پێ ئەڵێن ئابڕووی رووسیا لە عەرز بدرێ، یعنی حیسابێک لە بۆ رووسیا بکرێ. ئەمە واتایەکی تایبەتی خۆیە و ئەمە بۆمان دەردەخا کە فەڕەنسا ئێستا کە سەرۆکایەتی یەکێتی ئەوروپا دەکا لە هەمان کاتدا ئەکسەنتێکی ئوسلوبێکی جیاوازتری هەیە لەوەی بەریتانیا کە دەیەوێ بیکە سەبارەت بەو شەڕە. ئەمەیان لەلایەک لە لایەکی دیکە تەماشا دەکەین سەبارەت بە ڕێککەوتنی شیمانەکراوی نێوان ئێران و ئەمریکادا هەتاوەکو ئێستا پێشکەوتنێک نابینین، بەتەنیا پێشکەوتنەکان لە ئاستی لێدواندانە و ئەمە پێم وایە زیاتر پەیوەندی بە سوپای پاسدارانەوە هەیە لە سەردەمی بایدنیشدا وەک سەردەمی ترامپ، یانی لە سەردەمی ترامپدا بێگومان سوپای پاسداران خرایە ناو لیستی تیرۆر و لە هەمان کاتدا لە سەردەمی ترامپ و لە سەردەمی بایدنیشدا سزاکان هەم سزا سەربازی و سیاسی و ئابوووریەکان و گەشت و گوزار و شتیوە لەسەر سەرانی بەرپرسیارانی سوپای پاسداران ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکەن و ئێستاکە یعنی دوو کێشە هەنە سەبارەت بە ئێران. یەکەمیان ئەوەیە کە دەبێ سوپای پاسداران لە لیستی تیرۆری ئەمریکا بێنە دەرەوە و بۆ ئەوە سزاکان لەسەر سوپای پاسداران هەڵگرن، چونکە ئەگەر هاتوو ڕێککەوتنێک ساز کرا و ئەگەر هاتوو پەیوەندی بازرگانی نێوان ئێران و هۆر ئاوادا گەشەی کرد ئەو بمانەوێ نەمانەوێ ئابووری ئێران لەلایەن سوپای پاسدارانەوە احتیکار کراوە و ناکرێ ئەتۆ هەم لەلایەک لەگەڵ ئێران پەیوەندی بازرگانی پێش بخەی، هەمیش لەلایەک لەگەڵ ئەو هێزەی کە هەموو ئابووریەکە کۆنتترۆل کرد و لە دەستیدایە لە لیستی تیرۆرەدابی لە لیستی سزاکانت دابن. ئەمەیان یەک لە کێشەکانە و کێشەی دووەمینیان کە لە بەرنامەکانی پێشدا باسمان کرد، ئێران دەیەوێت لە ڕێککەوتنێکی سیاسی زیاتر وەک ئەوەی سەردەمی ئۆباما ڕێککەوتنێکی یاسایی بکە. بۆ ئەوەی ڕێککەوتنەکە یاسایی بێت دەبێت لە ڕێگای سێناتەوە بێت و ئێستاکە نە سێنات و نە کۆنگرێس ئامادەنینە لەو بارەیەوە، بەڵام ئەوە واتای ئەوە نییە کە دیموکراتەکان و جۆ بایدن نایان هەوێ ڕێککەوتن بکەن، تاوەکو ئێستاش ئەوان حەز ئەکەن ئەو ڕێککەوتنە بکرێ و بەڵام ڕێککەوتنەکە تەماشا دەکەین لەو ماوەیەدا بەڕاستی ئەتوانین بڵێن ئاستەنگی تێکەوتووە، بۆیە ئێران هێرشەکانی هەم لە عێراق هەم لە سووریا تەنانەت بۆ سەر ئەمریکیەکانیش دەست پێ کردوێتەوە و لە هەمان کاتدا ئێرانیش ئامادە نییە لەو بارەیەوە نەرمڕەوی بنوێنێ، چونکە ئێران ئەڵێ ئەگەر هاتوو ئەو ڕێککەوتنێ من دەمەوێ ئەنجام نەدرا، من درێژە بە گفتوگۆکانەدەم، لە هەمان کاتدا بەردەوام دەبم لەسەر پیتاندنی یۆرانیۆم. هەر کاتێک ئێران بەردەوام بێت لەسەر پەرەپێدانی دەوڵەمەندکردنی یۆرانیۆم، ئەوە بمانەوێ نەمانەوێ دەستی ئێران لەسەر مێزی گفتوگۆ بەهێزتر دەکات لە بەرامبەر ئەمریکا و
لە بەرامبەر هەموو جیهاندا، چونکە تاوەکو دێ زیاتر نزیکی سازکردنی چەکی نوکلەری دەبێتەوە. و لە هەمان کادا لەو ڕۆژانە بینیمان وڵاتێکی سەرۆکی ڕژێمی سووریا بەشار ئەسەد بەپەلا خۆی گەیاندا تاهران و لە تاهران ئەو پێشوازیەی کە لێی کرا لەلایەن خامینەی تەماشامان کرد بەبێ هەبوونی ئاڵای رووسیا و مەراسیمێکی دەرەوەی نەریتە دیپلۆماسیەکان بوو، هەروەکو ئەوەی کە ئێران لەگەڵ بەرپرسیارانی کوردستانی عراق پێشتر دەیکرد، هەمان شتمان دووبارە بینیەوە و ئەمە نیشانی ئەدا کە ئێران دەیەوێت پەیامێک بە ڕژێمی بەشار ئەسەد بدا، بۆ چونکە بەشار ئەسەد من وابزانم لە بەرنامەیەکی پێشودا باسم کرد، بەشار ئەسەد هەرچەندە سووریا وڵاتێکە لە ڕووی سەربازیەوە، لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی دیپلۆماسیەوە ئیفلاسی کردووە ڕژێمی ئەسەد، بەڵام بمانەوێ نەمانەوێ بەڕاستیش لە بواری سیاسیدا تا ڕادێک ئەتوانن هاوسەنگی دروست بکەم. بۆ نمونە لە 2011 هەتاوەکو ئەوڕۆ ڕژێمی ئەسەد لە ڕێگەی ئێران هاوسەنگێک لە بەرامبەر رووسیا ساز دەکە، یعنی بە رووسیا ئەڵێ ئەگەر ئەتۆ زۆر گوشارم بۆ بێنی، زۆر فلانشتم بۆ نەکەی، ئەوە ئێران هەیە. لە هەمان کاتدا هەمان شت بە ئێران دەڵێ لە ڕێگەی رووسیاوە، یعنی ئەتوانێ چۆن ئەوان ئەتوانن ڕژێمی ئەسەد بەکاربێن، ڕژێمی ئەسەدیش تا ڕادێک ئەتوانێ ئەوان بەکاربێنەوە، بەکاری هێناون، هاوسەنگێکی وا هەیە. بەڵام ئێستاکە بەشار ئەسەد لەوە ئەترسێ کە ئەو شەڕە درێژەی دەبێ و لە هەمان کاتدا رووسیا ناتوانێ ویانش نایهەوێ چی پێ دەڵێ پشگیری سەربازی زیاتر لە بۆ سووریا بنێرێ. لەو چوارچێوەیەدا ئیتر ئەگەر هاتوو هەڕەشەیەکی دیکە بە تایبەتی لەلایەن تورکیا لەسەر سووریا کرا، ئەوە بتوانێت خۆی بپارێزێ و لە بۆ ئەوەش ئیتر پەنای ئەمجارە زیاتر بردەوتە بەر ئێران. خۆی لە خۆیدا ئێران دەست ڕۆیشتووترە بەڕای من لە رووسیا. رووسیا بەتەنیا هێزی ئاسمانی هەیە، بەڵام هێزی پیادا و لە ناو سوپاکەی بەشار ئەسەددا دەستی ئێران زۆر زۆر گەورەترە لە دەسەڵاتی رووسیا لە ناو سووریادا. و ئەمانە هەموو پێمان دەڵێن کە لە ئایندەدا لە سووریا واتە لە ڕۆژ ئاواشدا گۆرانکاریەک ڕوادان. لە هەمان کاتدا بینیمان لەو ڕۆژانەدا مەزلوم عەبدی لە لێدوانێکیدا بە شێوەیەکی باوەڕ بەخۆکرا و باسی ئەفرینی کرد، ئیلا ئەفرین ئازاد دەکەین، ئەفرین بەو شێوەیە نامێنێ، هەتاوەکو ئێستا کاتمان نەبوو، کاتەکە گونجاو نەبوو، ئێستا کاتەکە گونجاوە. ئایا مەبەستی مەزلوم عەبدی لە گونجاوبوونی کاتەکەدا چییە؟ ڕەنگ بێ ئەوە بێ لە کاتێکدا کە ئەمریکا زیاتر بەنیازی ئەوێ ویانش بەریتانیا بڵێن زیاتر بەنیازی ئەوەیە تورکیا زیاتر بەلای خۆی دەڕابکێشێ لە دژی رووسیا لە مەسەلەی ئۆکرانیادا زیاتر بەکاری بێنێ و لە بۆ هەندێک ئامادەن هەموو شتێک بدەن بە تورکیا، ڕۆژ ئاواز بدەن بە تورکیا. لەو بارەیەوە ئیتر تەماشا دەکەین هەم ڕۆژ ئاوا بەڕێوەبەرایەتی خۆسەری زۆر زۆر نیگەرانە لەمە لەو سیاسەتەی ئەمریکا، و لە هەمان کادا رووسیاش لەوە نیگەرانە کە تورکیا نزیکی ئەوە بێتەوە، نزیکی ناتۆ بێتەوە لە دژی رووسیا بڕیار وەربگرێت. هەرچەندە بۆ تورکیا کارێکی ئاسان نییە، چونکە هەروەکو پێشتر باسمان کرده بوو بەڕێوەبەرایەتی دەوڵەت و بەڕێوەبەرایەتی حکوومەت و حتا سوپا و پۆلیسی ئێستای تورکیا، یعنی ئەلیتی ئێستای تورکیا، ئەلیتی حکومڕان لە تورکیا ئەلیتێکی زیاتر نزیکی پوتینە، نزیکی ئاڤراسیایە، نزیکی نرخەکانی پوتینە و لەگەڵ نرخەکانی ئەمریکا و خۆر ئاوادا لە بواری بەتایبەتی لە بواری دیموکراسی لیبرالدا یەک ناگرێتەوە. و ئەمەندەی لە چاپەمەنیدا دژایەتی ئەمریکا دەکرێت، دژایەتی ئیسرائیل دەکرێت، دژایەتی خۆر ئاوا دەکرێت، هیچ کاتێک لە مێژووی تورکیادا
ئەمەمان نەبینیوە. بۆ ئەوە بەڕاستی زۆر زەحمەتە بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان بتوانێت ئەو گروپانێک کە پێیان دەڵێن ئەڤراسیاتچیەکان ویانیش دەوڵەتی قوڵ ئەمانە پەراوێز بکە وەکو ساڵانی پێشوش وەکو ئەوەی لە بەرامبەر ئەرگەنەکۆم کردی کودەتایەکیان لەسەر بکە ئەمەشیان زۆر زەحمەتە. چونکە پێشتر ئەردۆغان بە یارمەتی ئەوروپا و بە یارمەتی کوردەکاندا کاتێک پرۆسەی ئاشتی هەبوو دەیتوانی ئەم کار بکە ئێستا کە زەحمەتە ئەمە بتوانێت بەڵام سەرباری ئەوەش لە مەسەلەی شەڕدا بە تایبەتیش لە کوردستانی عراقدا لە مەسەلەی شەنگالدا ئەوە ئەو هەڕەشە و شەڕانەی ئێستاکە لە زاپ و ئاوەشین و مەتینان کە تورکیا دەیکاوە ئەمانەی کە لە ناوچەی مەخمور و شەنگال کردوێتی و بەنیازە ئەنجامی بدا یەک زەڕەی بە بێ پشگیری ئەمریکا ناکرێت. یعنی ئەمریکا ئێستاکە پشگیری لێ دەکات لەو بارەیەوە. لە بۆ ئەوە بەڕاستی ڕۆژ ئاوا پێم وانە ینی بەڕێوەبەرایەتی خۆسەر خۆی یەکلایی بکاتەوە بەڕێوەبەرایەتی خۆسەر ناوێ خۆی یەکلایی بکاتەوە چونکە هەر هیچ نەبێ ئەو دەواازەیە کە لە نێوان باشوور و ڕۆژ ئاوادا هەیە لە دەستی ئەمریکادایە ئەگەر ئەمریکەکان نەبن مەسرور بارزانانی بە 5 دقه دای دەخا تورکیا بە 5 دقه دای دەخا ئەمەیان هەیە و لەلایەکی دیکە چەک و تەقەمەنی و لۆجستیک و دیپلۆماسی و مەشروعەتی نێودەوڵەتی دیسان لەلایەن نەتەوەی گرتوەکان واتە ئەمریکا و بەریتانیایە ئەمەی ناوێ بەڵام ئەگەر هاتوو بەڕاستیش ئەوان ڕێگەیاندا کە تورکیا هێرشێکی دیکە بکە ئەمە دڵنیاین لەوە کە خۆسەری تەعویزی زۆر گەورە ئەداتە رووسیا و هەتا ئەداتە ڕژێمی ئەسەدیش بۆ ئەوەی ڕێگا لەو هێرشانە بگرێ و بەرپەرچی تورکیا بداتەوە و لەوانەیە ئەو کاتە ئەگەر بێت و تورکیا زیاتر لە بەرامبەر رووسیا خۆی نزیکی ناتۆ بکاتەوە ئەمە رووسیا لە عەفرین ئیتر بیهەوێ سوپای تورکیا و قڕوجیەکانی ئەوەی پەروەردە بکە. لە ئایندەدا زیاتر ئەمە دەبینین کە ئەگات بەکوێ لە کوردستانی عراقیشدا تەماشا دەکەین لەلایەک پارتی دموکراتی کوردستان بە تاقی تەنیا بەردەوامە لەسەر سیاسەتەکانی و ئێران و رووسیاش ئیتر پەیامی خۆیان بەڕوونی پێگەیاندووە و ئەمە بەڕاستی لە ئایندەدا پێمان ئەڵێ کە ئێران زیاتر دەکەوێتە ناو ڕەوشەکە. تۆپبارانی دوێنەی ناوچەی برادۆست نیشانەی ئەوەیە کە ئێران بێدەنگ نابێت. هێزی ئێران تا چ ڕادەیەک ئەگاتە ئەمە بەشێکی ینی بەشێکی بێگومان لەسەر ئەمریکا دەمێنێتەوە لەسەر ئەوە دەمێتەوە کە ئەمریکا و ئێران ڕێک دەکەونیان ڕێک ناکەون ڕێککەوتنەکەوانیش دانیشتەکان کە ئێستا لە جنێڤ درێژیان هەیە لە چ ئاستێکدانە بەڵام لەلایەکی دیکەش لەسەر هێزە عراقیەکان و کوردیەکان دەمێننەوە. ئایا ئەمە دەمانگەینێتە ئەو ئیتیفاقانەی کە لە مێژوودا کراون و گۆڕانکاری گەوریان لە ڕۆژهاتی ناوەڕاستدا ئەنجامدا وەکو ئیتیفاقی ئیدریسی بەتلیسی و سوڵتان یاوسەلیم؟ من ئەمە بە دوور نازانم و هەرچەندە لە ئەدەبیاتی کوردیدا ئەو ئیتیفاقی نێوان ئیدریسی بەتلیسی و سەلیم بە ئیتیفاقێکی خراپ دەزاندرێ بەڵام ئەو ئیتیفاقە لە کاتی خۆیدا ئیتیفاقێکی زۆر باش بووە و کوردەکانی لە دەستی شای ئیسماعیلی سەفەوی پاراستونە ئەوەی لەوێدا هەڵە بووە حیساب بۆ دواتر نەکراوە لە دواتردا هیچ کارێک نەکراوە لە دواتردا هیچ ئالتەرناتیفێک پێش نەخستراوە و ئەمە لە بەرژەوەندی شێخە کوردەکاندا بووە و ئێستا کەش بە هەمان شێوەیە بنەماڵی بارزانانی بە هەمان شێوە تەماشای بابەتەکە دەکەن و لە بابەتەکە دەڕوانن و بەڕێوەبەرایەتی باشووریش هەمووی یعنی مەبەستم ئەوانەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن ڕەکەبەری پارتی دموکراتی کوردستان دەزانن دەستیان لەژێر سەرینەکەی لەژێر سەری
ماڵی بارزانیە دەستیان لەژێر سەری پارتی دیموکراتی کوردستانە هیچ ئەلتەرناتیفێکیان پێ نییە. قسەکانی پارتی دووبارە دەکەنەوە ئەوەی پارتی پێیان دەڵێ ئەوە دەکەن بەتەنیا باسی ئەوە دەکەن و بەتەنیا بەرگری لە خۆیان دەکەن. زۆر بەداخەوە لە ئۆپۆزیسیۆنی تورکیاش لە هەمان ڕەوشدایە. ئۆپۆزیسیۆنی تورکیا تەماشا دەکەین ئەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان دەیڵێ ئەوان دەیڵێنەوە ئەوان دەیکەن حتا بەتەنیا هەدەف نەبێ بەڵام هەدە پیش لە هەندێک بواردە تەماشا دەکەن هەندێک زار لا ئەدا لەو بابەتە بۆ نمونە هەدە پیش وەکو ئەردۆغان بە جەماعەتی فەتحوڵڵا گوڵن ئەڵێ فەتۆ کە ئەوە چەمکێکە وشەیەکە ئەردۆغان دایهێناوە و یانیش لە مەسلەی پەنابەرانی سووریا تەماشا دەکەین جەماوەری هەدەپ و جەماوەری مەهەپە بەداخەوە وەکو یەک بیر دەکەنەوە لە مەسلەی پەنابەرانی سووریادا ویانیش تەماشا دەکەین دەربارەی عراق دەربارەی مەسلەی کورد جەماوەری هەدەپە و جەماوەری پەکەکە تەماشا دەکەین بەڕاستیش هەتاوەکو ئێستا لەو تێڕوانینەی کە پارت دیموکراتی کوردستان و مێدیاکانیان دروستی دەکەن ناتوانن لە قوتوە ڕەشەکە بشکێن و بچنە دەرەوە و ئەمە هەموو پێمان دەڵێ کە لە ئایندەدا بەڕاستی ڕەوشێکی نادیار چاوەڕێمان دەکا و هەموو ئەوانەی لە دەرەوەی دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانیشن بە تەنیا ڕۆڵەکەیان بە ئێمەشەوە ڕۆلی تەماشاکەرە هەتاوەکو ئێستا و ئەمە لە ئایندەدا بێگومان تووشی ڕووداوێکمان دەکە کە نازانین ئاراستەکەی بەرەو چێ دەچێت. ئێستا کە تەماشا دەکەین لە باشووری کوردستاندا پارتی کرێکارانی کوردستان و گەریلاکانی بە تەنیا ماونەتەوە وەکو پێویست لە ئاستی جەماوەریدا نە لە ئاستی حیزبەکاندا یارمەتیەک پشتگیریەکی تەواو نابینین بەڵام سەرباری ئەوەش دەبێ ئەوە بڵێم ئەگەر کەسێک بە وردی سەیری چاپەمەنی تورکیا بکە چاپەمەنی تورکیا وەکو جاران گەرم نییە لەسەر ئەو شەڕە و ئەمە نیشانمان ئەدا دەوڵەتی تورکیا بەهێزە دەوڵەتی تورکیا توانا سەربازی تەکنەلۆژیەکانی 20 ئەوەندەی گەریلەکانی پارتی کرێکارانی کوردستان زیاترن ئەمە وا لە هەمانکەدا ناتۆی لە پشتە بەبێ ناتۆن یەک سەعاتیش فڕۆکێکیش لەسەر ئاسمانی عراق بەکاربێنی ئەمەیان هەمووی ئەبینین بەڵام سەرباری ئەوەش تەماشا دەکەین بەڕاستی لە چاو ئۆپەراسیۆنەکانی پێشوو تەماشا دەکەین بەرگریەکی زۆر سەختێ لەلایەن گەریلاکانەوە و ئەو هەڵایی کە پێشتر چاپەمەنی تورکیا دەیکرد ئێستا کە نایبینی بەڕاستی و زۆر جار من تەماشا دەکەم ئەو وێنانێک کە دەیگوازنەوە لە بۆ چاپەمەنی وێنە کۆنەکان گوشارکردن لەسەر قڕوجیەکان بۆ ئەوی بێنە ناو شەڕەکە و تەعینکردنی قڕوجی نوێ مانای ئەوەیە کە تورکیا بەڕاستی زۆر لەوە نیگەرانە لەوە ئەترسێ کە سەربازەکانی خۆی بە کوشتن بدە لە بۆ ئەوە شەڕەکەی بەشێکی بە سەربازە بەکرێ گیراوەکان دەگرێت سەربازە بیانیەکانی سووریا ویانیش ئەو سەربازانی کە کۆمپانیای سەدات سازی دەکات لە هەمان کادا دەڵێگەی قڕوجیەکانی باکووری کوردستان دەیانەوێت ئەو شەڕە بکەن گوشاریش بۆ سەرپارتی دیموکراتی کوردستان بەردەوامە کە زیاتر هاوکاری بکە ئەمەیان لە ئایندەدا دەبینین کە دەبێ یان نابێ هەتاوەکو ئێستا پارتی بەتەنیا بەنهێنی لە پشتەوە شەڕەکە دەکا بە ئاشکرا شەڕەکەی ڕەنەگەیاندووە بەڵام لەناو شەڕەکەدایە و ئەگەر بێت و بێگومان بە ئاشکرا ئەوە بکە لەوانەیە هاوسنگی کە بە تەواوی تێکچێ هێزەکانی دیکەی هەرێم لەوانەیە جیابنەوە ئەو کاتە وەکو سەردەمی ساڵانی 90 هەرێمی کوردستان تەواوەتی بەڕسمی یعنی ئێستاش دوو بەشە بەڵام بەڕسمی دەبێتە دوو بەش وە لەوانەیە ئەو کاتە ئێران زیاتر لە سنوورەکاندا جموجۆڵی سەربازی بکە و ئەگەر هاتوو بەڕاستی پارتی کرێکاری کوردستان لەمە زیاتر تەنگاو ببێ ئەمە ئێران ناچار دەکا کە بێتە ژوورەوە هەتا حدێک بێتە ژوورەوە و دەست لە کارەکە وەرە بدە
نەک لە بەرخاتری پەکەکە، بەڵام ئێران بە هیچ شێوەیەک ڕازی نابێ تورکیا بەو شێوەیە بگاتە سەر سنوورەکان لە عراقیشەوە ئێران گەمارۆ بدە. کێشەکەی ئێران لەمەدایە نایهەوێ تورکیا واتە ناتۆ ویانش خۆر ئاوا لە عراقیشەوە گەماڕی بدەن. خۆی لە خۆیدا پێشتر باسماکە لەلایەک تاالبان، لەلایەک وڵاتانی کەندا و لەلایەک ئەزەربایجان هەیە، لەلایەک تورکیا بەخۆی هەیە، بە تەنیا سنووری عراقی لە دەست ئێراندا ماوەتەوە. لەوێژدا ئیتر گەمارۆ بدرێت تەواو ئێران وەزعی زۆر خراپ دەوێت بۆ ئەوە ئێران بە هەموو شێوەیەک مداخەلە دەکات و ئەمە کاریگەری خۆی لەسەر سیاسەتی ناوخۆی تورکیادا تا چڕادێک دەبێ لە ئایندەدا ئەبینین کێشەی ناوخۆی سیاسەتی ناوخۆی تورکیامان هەیە. ئەو ئۆپۆزیسیۆنە نەی تورکیا لە هیچ تاقیکردنەوەیەک بەڕاستی تێنەپەڕیوە و تێناپەڕێ هووە هیچ بیرکردنەوەیەکی جیاوازی نیە، نە لەسەر مەسەلەی پەنابەران، نە لەسەر مەسەلەی دەستێوەردانەکانی تورکیا لە دەرەوەی سنوورەکانی خۆی. ئەمانە هەمویان پێمان دەڵێن کە ڕەوشی تورکیاش بەتەنیا لەسەر ئەوە ماوەتەوە کە ئەلتەرناتیڤێک نییە، هەروەکو لە کوردستانی عراقدا تەماشا دەکەن کە ئەوانەی خۆیان پێ ئۆپۆزیسیۆنەوە یان جیاواز بیر دەکەنەوە لە ڕاستیە جیاواز بیر ناکەنەوە. زۆر لە پارتی لە دواوەتر، پارتی زۆر لەوان باشتر سیاست دەکا و لەوان باشتر بیر دەکاتەوە و ئەمانە هەموو پێمان دەڵێن لە ئایندەدا ڕوودا و گەلێک لە ئارادان کە جارێ ناتوانین چاوەڕێ بکەن، بەڵام ئەتوانین بڵێن پڕوشکەکانی ئاگری شەڕی ئۆکرانیا دەکەونە ناو ماڵی ئێمە. بابزانین لە ئایندەدا چی دەبێ و دیسان بەیەکەوە دەبینەوە. تا بەرنامەی ئایندە کاتێکی خۆش، ڕێز و سلااو، هیوا خۆشناو.